بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. ئەنجومەنی وەزاری ئاسایشی نیشتیمانی عێراق کۆمەڵەیەک بڕیاری نوێ دژی هەرێمی کوردستاندا دەکات و وسام نوجەیفیش ڕایدەگەنێت بارزانی ڕازی بووە ئەنجامی ڕفراندۆم هەڵپەسێرێت. وسام نوجەیفی جێگری سەرۆک کۆماری عێراق لە چاوپێکەوتنێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند بارزانی ڕازی بووە ئەنجامی ڕفراندۆم هەڵپەسێرێت و داواشی کردووە سزاکانی سەرهەرێمی کوردستان هەڵبگیرێت. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر بایازید حەسەن ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە ستودیۆی سەرەکی، هەروە لە سۆرانەوە مامۆستا مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی تاوتوێی ئەنجامی ڕفراندۆم دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بم پرسە دەدەین. ئەنجومەنی وەزاری ئاسایشی نیشتیمانی عێراق کۆمەڵێک بڕیاری نوێ دژی هەرێم دەردەکات و ئوسام نوجەیفیش ڕایدەگەنێت بارزانی ڕازی بۆ ئەنجامی ڕفراندۆم هەڵپەسێرێت. برزاني رئيس الإقليم كردستان أبدى موافقته على تجميد الاستفتاء والدخول بحوار، ولكن طلب في نفس الوقت رفع العقوبات. ئوسام نوجەیفی جێگری سەرۆکۆماری عێراق لە چاوپێکەوتنێکی کەناڵی عەرەبیە ڕایگەیاند مەسعود بارزانی ڕازی بۆ ئەنجامی ڕفراندۆم هەڵپەسێرێت و گفتوگۆ بکات. داواشی کردووە سزاکانی سەرهەرێم هەڵبگیرێن. لەلاکی ترەوە ئەمڕۆ ئەنجومەنی وەزاری ئاسایشی نیشتیمانی عێراق بە سەرۆکاتی حەیدەری کۆبەوە کۆمەڵێک بڕیاری دژی هەرێم دەرکرد. باپی ڕاگەیەندراوی نووسینگەی عەبادی لە کۆبوونەوەکەدا بڕیاردراوە بە دوواداچوون بۆ ئەو بڕیارانە بکرێت کە گرتویانەتە بەر بۆ گەڕانەوەی ئەو پارانەی لە سەرحسابی بانکی حکوومەتی هەرێم و بەرپرسەکان کە تایبەتن بە داهاتی نەوتی هەرێمی کوردستان. لە کۆبوونەوەکەدا بڕیاری ئەوەشدراوە سەرجەم تۆڕەکانی هێڵی مۆبایل بخرێنە ژێر کۆنتڕۆڵی حکوومەتی عێراق و لەگەڵ گرتنە بەری ڕێوشوێنی نوێ بۆ جێڕانەوەی دەسەڵاتی فیدڕاڵی بۆ هەرێم. لەلایەکی ترەوە باڵێزی نوێی یەکێتی ئەوروپا لە عێراق لەگەڵ مەسعود بارزانی کۆبەوە و ئامادەی یەکێتی ئەوروپای دەربڕی بۆ نێوەنگیری نێوان هەولێر و بەغدا. ماڵپەڕی سەرۆکاتی هەرێم بڵاوی کردوتەوە لە کۆبوونەوەکەدا بارزانی ڕایگەیاندووە ئامادەین بۆ دیالۆگ بە ئاجێندایەکی کراوە و بێ هیچ مەرجێک و کاتیش با گفتوگۆکان دەدەین. هاوکات فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی عێراق ڕاگەیەندراوێکی لەبارەی کێشەکانی هەرێم و بەغدا بڵاو کردەوە. لە ڕاگەیەندراوەکەی فراکسیۆنی کۆمەڵدا هاتووە بڕیارەکانی پەرلەمان و حکوومەتی عێراق تاکلایەنن و زیان بە هەرێمی کوردستان دەگەێنن. لەبارەی دۆخی ناوخۆی هەرێمی کوردستانیش فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی عێراق داوا دەکات هەرێم هەڵبژاردنێکی پاک ئەنجام بدات بۆ پەرلەمان و هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ بۆ هەرێم و پێکهێنانی حکوومەتێکی نوێ بۆ چارەسەری کێشەکان. دوای 14 ڕۆژ لە ئەنجامدانی ڕفراندۆم تاوەکو ئێستا هیچ گفتوگۆیەک لە نێوان بڕیار بەدەستانی بەغدا و هەرێم بەڕێوە نەچووە و مەرجە حکوومەتی عێراقیش بۆ گفتوگۆ لەگەڵ هەرێم هەڵوەشاندنەوەی ئەنجامی ڕفراندۆمە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان کە دکتۆر بەخێر بێنگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. خوێنەوەی بەڕێستان بۆ ئەم لێدوانەی وسام نوجەیفی چییە؟ پێتان وایە بەرپرسان هێرێم ڕازی بوون بەوەی کە ئەنجامی ڕفراندۆم هەڵپەسێرن؟ بەڵێ خۆی بەغدا مەرجەیە، مەرجەکەش ئەوەیە، ئەوە نەی بەرپرسانی بەغدان مەرجەکەوەیە کەوا بڵین ئەو ڕفراندۆمە هەڵوەشێتەوە. بەڵام دیارە دوێنێ کاک مەسعود کە لەگەڵ جێگری سەرۆکۆماری عێراق وسام نوجەیفی دانیشتووە بەوە ڕازی بووە کە هەڵپەسێرێ. هەڵپەساردنەکەش وابزانمەرەوەکو پاشەکەوتەکەوەیە موچەی خەڵک پاشەکەوت کرا، لەوانەیە ڕفراندۆمەکەش پاشەکەوتکەن لەو بە وارەستەیە کەویش پاشەکەوت بکرێتی ناوەیە بەداخەوە. ینی ڕفراندۆم ینی مافی گەلی کوردە، بەڵام ڕفراندۆمێک بۆ جۆرە نابڵین کە کۆدەنگی نیشتیمانی لەسەر نەبێ، باری ئابووری خەڵک خراپ بێ، وەزعی کوردستان ئەوە نەبێتەوە و دەوڵەتە ئیقلیمی و دەوڵەتە هاوسەکان هیچیان لەگەڵت نەبن. ینی خۆی دەبوو ئەوە کرابە، ینی هەچەند ئەوە بڵین ئەمریکا، وڵاتە فەڕەنسا، بریتانیا داوایان کردکەوە ئەو ڕفراندۆمە ماوەیەک دوا بخرێمە، ساڵێک بێ 2 ساڵ دوا بخرێت وەروە نەتەوەی گرتوەکان هاتە ئەویش هاتە سەر ڕێگا کە چ بکرێ کە بڵین وابێنەوەی گرتوەکان بۆ خۆی چاودێری کاوە دوو لیژنێکی باڵا و لیژنێکی خواردتر بۆی کەوا چاودێری بکرێ و ئەو ڕێکەوتنەی کەوا هەرێم لەگەڵ بەغدا دەکات بۆی کەوا ئەو استحقاقی دەستوری مافە دەستوریەکانی کورد کە لە دەستوری عێراقدا ئەوانە جێبەجێ بکرێن. بەڵام بەداخەوە بڵین تاگلایەنە حکوومەتی هەرێم وەکو بڵین یا بڵین پارتی دیموکراتی کوردستان
ئەو بوو ڕیفراندۆمەکەیان کرد و ڕیفراندۆمەکەش ئێستا ئاوای لاتوە کە تەماشاکەین یەک وڵات تا ئێستا تەئیدیانی ئەوەی نەکردو ینی تەئیدی ڕیفراندۆمەکەی نەکردو کە تەماشاکەین ڕۆژ بە ڕۆژ ئەنجومەنی وەزیرانی عێراقا پەرلەمانی عێراقا ڕۆژ بە ڕۆژ بڕیار لەسەر هێرم دەدەن و وردە وردە سزامان لەسەر قورس دەکەنەوە. بەڵ بۆچی بەڕێز پێ دوایە ڕیفراندۆمەکەش پاشەکەوت دەکرێت وەکو موچە بۆچی پێ دوایە بارودۆخەکە ئەوەی لێ دەخوێنرێتەوە؟ من پێم وایە لەبەرەوەی کە تا ئێستا کە تەماشاکەین یەک وڵات تا ئێستاژەوە چەند ڕۆژێک ڕۆیە لە 25 مانگەوە تا ئێستا کە ڕیفراندۆمەکە کراوە یەک وڵات پاڵپشتی ڕیفراندۆمەکەی نەکردووە هەمویان هەز وڵاتە ئەمریکا بریتانیا هەموو وڵاتەکان لەگەڵ ئەوەن کاو بڵێن ئێرانە تورکایە سووریایە وڵاتانیدا هەموو لەگەڵ یەکپارچەی خاکی عێراقن یەکپارچەی خاکی عێراقیش بەوا بێ نابێ کورد سربەخۆیی بێت کە تۆ ڕیفراندۆم کەی خطوەی دا ڕیفراندۆم ئەوەیە کە تۆ ئەلانی سربەخۆیی بکەیت بەڵام کە تۆ نتوانانی ئەلانی سربەخۆیەکەی ئەی باشە ڕیفراندۆمەکان بۆچ کردووە ئێستاش کە گوێ لێبێ لە بەڕێز ئوسامە نجێفی کە دەڵێ کاک مەسعود بارزانی ڕازی بوو بەوەی کەوا ڕیفراندۆمەکە هەڵپەسێرێ باشە کە دەوڵەتانی پێشداوە کە بڵێن ئەمریکا ئەو وڵاتە زلهێزە و وڵاتەکە زلێزەکان ئیقلیمیەکان داوای لێکردووی کەوە ئەو ڕیفراندۆمە بڵێن دواخی بۆ دوان نەخست بۆ ئێستا ینی بە پەشیمانیەوە پەشیمانیش دەبێ و دواشی دەخێ بەداخەوە ینی کورد کارتێکی بۆیش کارتی ڕیفراندۆم بوو ئەویشمان بەو دەردەبرد ینی ئێستا کە تەماشاکەین بڵین لە بەغداش هەر ڕۆژەی بڵێن پەرلەمانی عێراق سێنزە بڕیاری دەرکردووە سێنزەیە تقریبان دووسەیەکیان نەبێ هەمویان بۆ هەرێم وەکو بڵین حدودەکان بڵین حدودەکان بڵین عایدی حکوومەتی عێراقە تەبەنەوە سیادیشیان بڵین ئیدارەی مەتار بگوێزرێتەوە بۆ بەغدا فەرموو مەتارەکان ئێستا کوردستان شەلەل بۆ هەروە وەکو ئەمڕۆ بەرپرسی فڕۆکەخانەی هەولێر باسی کرد کە ڕۆژانە هەرێم 350 بۆ 400,000 دلار زەری لێکە تقریبان مانج دەکاتە 10 ملیۆن و نیو دلار ینی ئەوە لە پایچی ینی کە تۆ کە ئەس پلان هەر شتێک بکەی ئەبێ پلانێکت هەبێ پلانی چۆنە بڵێن شتی سیاسی کە بیکەی دەبێت خۆت بۆ ئەگەرە هەرە خراپەکان ئابادەکەی بۆی بتوانانی چارەسەریانکەی و لیان دەرچی سپاسیم کەکرم لای بەڕێز دەگەر بچینە سۆران لای مامۆستا مەڕۆن مامۆستا زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکە کەماندا خۆتان دەزانن 14 ڕۆژ تێپەر دەبێت بە سەرنجامدانی ریفراندۆم بە بۆ چوونیەوە ئێستا کورد لە بەردەم کام بژاردەدە دوو بژاردەیەوێ ڕاگەانی دەوڵات یاخود گەڕانەوە بۆ بەغداد پێ دوایە لە بەردەم کامیاندایە بە خوێندنەوەی واقعی کە ئێستا هاتوتە ئارا و دوای سەپاندنی سزاکان بەسەر هەرێمی کوردستان. بسم الله الرحمن الرحیم سڵاو و ڕێزم بۆ میوانی بەڕێزت و بۆ بینەرانی خۆشەویست بەداخەوە دەڵێم ئێمە خەڵکێکی دڵسۆز هەیە لە هەرێمی کوردستان لە ڕابردوو زۆر دڵسۆزانە ئامۆژگاری دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیان کرد بەڵام گوێیان لێ ڕانەگرتن و ئێمە کارتێکی زۆر گەورەمان لە بەردەستدا بوو لە ڕابردووک و بەڕێز کاک دکتۆر باسی کرد ئەویش ڕازی بوون بە ئەو بەدیلی ئەمریکا و وڵاتانی تر و هەتا وڵاتانی دراوسێشمان یعنی دەمانتوانی بەڕاستی کێشەی کورد زۆر بەرەو پێش ببین و نزیکی بکەینەوە لە سربەخۆیی و لە بوونە دەوڵەت ئێمە ئەو کارتانەمان هەموو لە دەستدان بە عینادی بەرپرسانی ئەوانەی کە داکۆچیان دەکرد لە کردنی ریفراندۆم بەداخەوە دەڵێم جایە چەند کەس بوون یەکیان عینادی کرد و ئەوانەی دیکە وەکو بڵێ بەس چەپڵە لێدانیان هەڵبژاردووە بۆی بەداخەوە وەزی هەرێمی کوردستانیان تووشی کۆمەڵە قەیرانێک کرد کە ئێستانەکە چارەسەرکردنی ئەم قەیرانانە هەر چۆنێکی کە دەستی بۆ دەبەی ئەتوانم بڵێم وەزعی هەرێمی کوردستان زۆر بەرەو دواوە دەگەڕێنێتەوە. مەسەلەی ریفراندۆم خەڵک دەنجی داوە کە خەڵک دەنجی داوە یعنی هیچ لایەنێکی سیاسی بۆی نییە کە بێتن ئەو ریفراندۆمە هەڵوەشێنێتەوە یان هەڵی پەسێرێتن چونکە خەڵک هەمووی کە هاتۆتە سەر سندوقەکانی دەنگدان لە بەرچاوی خەڵک زۆرێک لە هاوڵاتیان مەسەڵەن بەشێک لە هاوڵاتیان ناسنامەی عراقی خۆیان دەسووتان و بەڕێز کاک مەسعود بارزانی کە سەرۆکی لیژنەی ریفراندۆم بوو لە چەندان وەکو بڵێ ئاهەنگ و حەفلە جێڕان بۆ ریفراندۆم
ئیعلانی کرد کە بۆ دەوڵەتی کوردیە و جارێکی دیکە ناگەڕێینەوە پێش 25ینەوە ئەوانە هەمومان گوێ لێبوون بەڵام ئێستانەکە قەناعەتم وایە ئێمە هەرچی کە کارتی فشارە لە دەستی خەڵکی هەرێمی کوردستان دانیە لەبەرم پێم خۆشە ئەم شەو زۆر ڕاشکاوانە قسە لەگەڵ هاوڵاتیان و لەگەڵ هاو نیشتیمانیانی خۆم بکەم ئێمە ئەو کارتەی کە لە دەستمان بوو کە من وەکو خۆم وەکو سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەیجەکەی خۆمەوە زۆر تکام کرد نامەیەکی دڵسۆزانم بۆ لیژنەی ریفراندۆم نارد کە ڕازی بن بەو بەدیلانە چکە بەدیلی باشترمان نابێ ئێمە لە 2005 ریفراندۆم کرا خەڵکی هەرێمی کوردستان هەمووی بە یەک دەنگ ئەو کاتەی بەرەی نەخێریش نەبوو هەموو خەڵک ڕازی بوو کە دەوڵەتی کوردی ڕاگەیەندرێتن بەڵام دەوڵەتی کوردی و ریفراندۆمەکان لە بەغدا فرۆشت بە چەند هەزار دەفتەر دۆلارێک دابەشیان کرا و دوو حیزبە پارتی و یەکێتی و ئەمڕۆ بەڕاستی ئێمە کە وەکو دکتۆر باسی کرد نەتیجەی ریفراندۆم هەڵپەسێرین پاشەکەوتی کەین یعنی ئەتوانم بڵێم قەزیەی کوردی زۆر بەرەو پشت دەباتەوە لەلایەکی دیکەشدا ئێمە تەماشە دەکەین ئەگەر بەردەوام بین لەسەر ئەو عینادیەی کە دەسەڵاتدارانی کورد و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستیان داوەتێ ئەتوانم بڵێم ئەو وڵاتە بەرەو ئاقارێک دەبن کە دەمانگەڕێنەوە بۆ پێشنەوەتەکانیش بەداخەوە ئەو قسەیە دەکەم چونکە تا ئێستانەکە تەماشەکەن لەو ڕۆژەی کە ریفراندۆم کراوە حکومەتی عێراقی دەستی بە ئیجراعاتی خۆی کردو بە فعلی و بە عەمەلی ئێمە بەس قسە دەکەن یعنی بەس قسە دەکەن تاکو ئێستانەکە بەدیلێکیان نییە بۆ هیچ ئیجراعاتێکی کە حکومەتی عێراقی دەیکاتن بەدیلی داخستنی مەتارەکان بەدیلی قەتعکردنی ئەو دۆلارەی کە لە بەغدا دەهات بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان بەدیلی ئەو موچەخۆرانەی کە سەر بە حکومەتی عێراقی بوون فەرم و موچەیان پێدراوە ئەو مانگە و بەدیلی ئەو سنوورانەی کە بەیانی حکومەتی عێراق دەستیان بەسەردا دەگرێتەوە بەدیلمان چییە ینی بۆ بازرگانیکردن لەگەڵ ئەو وڵاتانە بەدیلمان چییە بەیانی کە نەوتەکەی قەتع کرد ئەو نەوتەی هەرێمی کوردستان بۆ بە چێن دەرێدا دەگەینینە بازاڕەکانی جیهان و بەیانی کە شەبەکەی ئیتیصالاتی قەتع کرد بەدیل چییە بۆی کە خەڵکی هەرێمی کوردستان نەگەڕێتەوە ساڵی هەفتاکان لەبەرەوە خوازیارم کە ئەوانەی کە باشترین هەڵوێست بۆ ئەوەی کە ئەو وەزعی ئینقاز بکرێتن لیژنەی ریفراندۆم ئیستیقالە بکەن لە سیاسەت دەست بچێشنەوە واز لەو عینادیە بێنن وەخوا حافیزی لە هەرێمی کوردستان بکەن بۆی کە خەڵکێکی دیکە بێتە پێشەوە لەگەڵ حکومەتی مەرکەزی چارەسەرێکی کە ئاوی ڕووی هەم ئێمە پارێزراو بێ هەم ئەوانش پارێزراو بێتن وە قەناعەتیشم وایە ئەو وەزعە بەم شێوازە بڕواتن یعنی ئەوەی کە هەشە ئێستانەکە کە دەڵێن ئێمە ئامادەی کە ریفراندۆم هەڵپەسێرین چەند تاخیرتری کەن شەرتی قورسترمان لەسەردا دەنێن و ئیجراعاتی ترمان بەرامبەر دەکەن ئەو کاتەی پەشیمان دەبنەوە دەڵێن خۆزیا ئێمە گەر دەمانزانی ئەو سیاسەت مەدارانە ئاوا کوردبینن زۆر لە مێژ بووە ئەو ئیجراعاتەمان دەکرد کە تەسلیم بە ئیرادەی حکومەتی بەغدانە دەبوون. بەڵێ سپاس دەکەم دواتر گرم و لای بەڕێزت مامۆستا کاک تۆرگ بەرگم و لای بەڕێزت ئێستا هەرچەندە دەرگای گفتوگۆ نەکراوەتەوە بەڵام لێرە و لەوێ باس لە کۆمەڵێک بژار دەکرێت بۆ مەسەلەی دوای ریفراندۆم بۆ نمونە برسێکی پارتی بادە مەسەلەی کۆنفیدراڵی دەکات سەرەتا دەمەوێت بۆ بینەران وکە کۆنفیدراڵی چییە ئایا پێ دوایە بەغداد ڕازی دەبێت بە کۆنفیدراڵی یاخود جیاوازێک لە سیستەمی فیدراڵەکەی ئێستا بەڵێ خۆی لە دەستوری عێراقدا عێراق دەوڵەتێکی فیدراڵی ئێستا لە مادە 117 دان بە ئەقلیمی کوردستان هەرێمی کوردستان ڕەکەوەکو ئەقلیمێکە هەیە هەروە دەتوانن ئەقلیمی کەش لە عێراق ئەو دروست بێ ئەوە لە حکوومەتی فیدراڵی بڵێن ناوەندت هەیە لەگەڵ چی لەگەڵ ئەطرافەکان کەەوە ئەقالیمە و هەمووشیان بڵێن لە ئێستا بەجێوری دەستوری عێراقیش دوو ئەوەت هەیە پەرلەمان دوو ژوورە مەجلیسی اتحادمانەیە ئەنجومەنی فیدراڵیمانەیە لەگەڵ ئەنجومەنی نوێنەران بەڵام تا ئێستا لە دەستوری عێراقیدا بڵێن لە عێراق بە عەمەلی ئەنجومەنی فیدراڵیەکە
دروست نەبووکەوە مقنیمەکان لەوێ نوێنێرانی ئەوەیەکەن لە حکوومەتی بڵین فیدراالیدا ئەوەیەکەوە بە زۆری سیاسی خارجی و ئەمنی وڵاتەکە و حدود و دیفاع هەمووی بەدەستیە بڵێن سەروەی وەتانی هەمووی بەدەست حکوومەتی مرکزیوەیە حکوومەتی ناوەندیوەیە بەڵام هێندێک دەسەڵاتی داوە بڵێن لە ساما 1940 دەستوری عراقی هێندێک دەسەڵاتی هاوبەشە ئەوەیە کۆنفیدراالی ئەوەیە دوو دەوڵەت بن ئەو دوو دەوڵەتانە سەروەری خوانە بێ دوای یەک بگرن اتحادێکی کۆنفیدرال دروستکەن بۆچی وڵێ هەندێک شتی مشتەڕێکیانەیە وەکو بڵین دیفاعیان مشتەرەک بێ یا بڵین سیاسەتی خارجیان هاوبەش بێ یا بڵین سەرواتیان بنووکیانە ئەو شتانیان مشتەرەک بێ ئەوەیە ینی لە کۆنفیدراالی وڵاتەکان سربەخۆ دەبن ئەو دوای یەک دەگرن ئەوش بۆچی هەموو شتێک نا وەکو بڵێن سیاسی خارجیان سیاسی بەرگریان یان تادیدێک بێ لە دەرەوە ئەو دیفاعی لێ بکە بۆوانەیە ئێستا وا بێ کە دەڵێن باسی کۆنفیدراالیش دەکەن لە عێراق دەبێ دەستوری عێراق هەموار بکرێتەوە هەرێمی کوردستان بکرێتە دەوڵەتێک ئەو جا بڵێن لەگەڵ دەوڵەتی عێراقی بڕنەوە من پێم وایە دەستوری عێراقیش پێڵەن دەستوری جامیت وادانراوە ینی ڕێوشوێنەکانی ئەوەندە قورسن دەستوری عێراق چەند ساڵ ئەوە نەکراوە دەنا بۆ خۆی وەزم مادەی 142 دەستوری عێراقی دەڵێ کە پەرلەمانی عێراق کە لە ساڵی 2006 دەست بەکار بوو دەڵێ دەبێت لە ماوەی یەک مانگدا لیژنێک دروست بێت لە هەموو پێکاتەکانی عێراق لیژنەکەش دروست بوو وەزان 27 کەس بوون لیژنەکە لە ماوەی 4 مانگدا ڕاستپاردەکانی خۆیان دەربارەی هەوڵکی دەستوری عراقی پێشکەش بە پەرلەمانکەن پەرلەمان پەسەندی کا و دوایە بخرێتە ڕاپرسیەوە و ئەو جا بڵێن سەرۆکاتی کۆماری باوەتەوەکەم بەڵام چ بوو لێرە دەستورەکان ڕاستپاردەکان وا بوون ئەوەی دەسەڵاتی کورد لە دەستورەکە هەمویان پرتوبڵاو کردبوو ئێستا بڵێن نەوتۆغاز چەند مادەیەکیان نابوو تێکەڵیان کردبووە بۆی کەوا دەسەڵاتی کورد دەسەڵاتی نەبیانی با جۆرێکی ئەویان کردبوو لە بەرژەوەندی کورد نەبوو ئەوە بوو کەوا ڕاستپاردەکانیان زۆر باشەوەی کە بەرز دەڵێ ئێستا بۆ نمونە کۆنفیدراالی ئەوەی کە لە نێوان دوو دەوڵەتی سەربەخۆ سەروەریانە بێ سەروەری عێراق بەوە ڕازی بێمە ئەگەر بەمە ڕازی بێدانان نیە بە سەربەخۆی هەرێم من پێماوە قسەیە ئێستا کە گوێ لە قسان بێ بڵێنی بەڕێز عەبادی سەرۆکی ئەنجومەنی وزەی عێراقیا بڵێن مەرجەعی سیستانی هەموو دەڵێ پابەم بە دەستوری عێراقەوە دەستوری عێراقی دەستورێکی فیدراالیە کۆنفیدراالیتیان نیە ناتیانێ ئەوەیەکێ دووەمیشیان کە تەماشاکەی هەمویان تاکید لەوە دەکەنەوە یەکەم شت دەبێ هەرێمی کوردستان ئەو ڕاپرسیە هەڵوەشێنێتەوە ڕفراندۆمەکە هەڵوەشێنێتەوە ئەو جا ئەوان ئامادەن گفتوگۆ لەگەڵ هەرێمی کوردستان بکەن بەڵام یەکشتیکەیە ئەو ڕفراندۆمە باشە بۆ مادەکانی سەوچل کرا باشتر نەبوو ئێستا بڵێن لە ساڵی خۆی مادەی سەوچل دەبوو تا سیوێکی 2007 جێبەجێکرابە بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە دەبوو کورد داوای کردبایە یعنی ناوچە جناوەکان جارێکی تر گەڕابانەوە سەر هەرێمی کوردستان و ئەوە یەکەمیان دووهەمیان ناماڵی کورمان ڕێخزبایەوە ئابوورێکی بەهێزمانە باە بڵێن پیشە سازیمانە بێ کشتتوکاڵ خودکەفاییمانە باە ئەگە بڵێن وڵاتانی دەوروبەریش بۆ 2-3 ساڵ حەساریان خزبانە سەر توانی بامان ئێمە خۆڕاگرین ئەوەی لە هەمووان گرنگترەکەەوە دەنجە یعنی دەبوو ئەگەر ڕاپرسی دەکرێت ینی خۆڕاپرسی بۆ حیزبێک و دوو حیزب نییە بۆ هەموو خەڵکی کوردستانە حەق بوو ینی کۆدەنجە بێ هەموو لایەنەکان یعنی ڕای هەموو لایەنەکان وەربیرێت وەکو لە کوردستانی زۆر داوایان کرد لایەنە سیاسەکان کەەوە ئەو ڕفراندۆمە دوا بخرێ بەڵام بەداخەوە ئەوە بووکە دوایان نەخست سوپاس دەکەم کاوتە دواتەگرێم لای بەرز مامۆستاگەر بگەرم لای بەڕێزت سەبارەت بە مەسلەی دوای ڕفراندۆم زۆر باز لەورەکە کە زەرورە ناوماڵی کورد ڕێک بخرێتەوە بۆی بتوانێت کار بۆ ئەنجامی ئەم ڕفراندۆمە بکرێت بەڵام پێ دوای ئێستا ئاراستەیەکێ بۆ بەیسکردنەوەی ناوماڵی کورد و هەوڵدان بەوەی کە مەسلەی ئەوەی کە پایەکانی دەوڵەت کار بکرێت بۆ دروستکردنیە منەوەی قەناعەتم پێێتی لە هەرێمی کوردستان تاکو ئێستانەکە هەر لە ئەتوانم بڵێم لە شەستەکانەوە تا ئێستانەکە سیاسەتی مریشکاندن هەبووە یعنی سیاسەتی پێکەوە ژیان و یەکتر خوێندنەوە و برایەتی نەبووە یعنی سیاسەتی ئەوە بووە ما أريكم إلا ما أرى وما أهديكم إلا سبيل الرشاد أو براستي سياستي فرعونية لهريم كردستان بيرو دكريتن ك القوي يأكل الضعيف أو بهذا قود داتن
لەبەرەوەی دەکرا ئێمە زۆر داکۆچیمان لەسەرەوەی کرد و زۆر وەکو کوردەواری خۆمان دەڵێ هاوارمان کردکا کە نێوماڵی کوردی با یەک خەینەوە. ئێمە ئەگەر بەتەمای ئەوەی کە دەوڵەت دروستکەین بەتەمای ئەوەی کە ریفراندۆم بکەین ریفراندۆمێکە یەکڕیزی لایەنە سیاسیەکان نەتوانێتن بێنێتە دی هاوڵاتیانی نیشتیمانەکەم یەک هەڵوێست نەبن چۆن دەتوانین ئێمە داکۆچی لە نەتیجەی ریفراندۆم بکەین. لەبەرەوەی بەڕاستی ئێستانەکەش کە یعنی تەماشە دەکەی هەڵوێستی یەخستنەوەی نێوماڵی کوردی بەس بۆ مزایداتی سیاسیە. یعنی فلان کەلایەنە دنیا کاس دەکاتنە من بە وەکو بڵێ سەرپەرشتی فلان کەلایەنە فلان و فلان دانیشتن ئەو نەخێر ئەو بەوەی بەدرۆ دەخاتەوە و دەڵێ نەخێوانیە ئەو ئاگای لێ نەبووە. یعنی بەڕاستی برایەتی ئاوا دروست نابێتن. بەڵێ من لەگەڵ یەکڕیزی دام لەگەڵ برایەتی دام لەگەڵەوە دام کە ئەو لایەنە سیاسیانە ڕۆڵی ئاشتەوایی ببینن. ئەوەش چێش دەور دەبینێ بەڕاستیەوەی کە خۆی پێلاموو خەڵک گەورەترە وەکو دەڵێ دەسەڵاتەکان هەموو لە بەردەستی ئەودانە ئەو دەبی سەلام لە خەڵکی بکات و ئەو دەبی مەرحەبای خەڵک بکات و ئەو بچێتن دان بە هەڵەکانی خۆی دابنێتن ئەو کاتەی ئاشتەوایی دەکرێتن. لەبەرەوە من لێرانە بەڕاستی بۆ چارەسەرکردنی ئەو وەزەف پێشنیارێک دەکەم. پێشنیارەکەشم تا ئێستانە کە باسم نەکردو یەکەم جارە لێرە باسی دەکەم. ئەتوانم بڵێم هەمان پێشنیاری برای بەڕێزم کاک دڵشاد کەلاریە. یعنی ئەو پێشنیارێکی زۆر وەجیهە. ئەمن داوا لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ ئیسلامی دەکەم کە لایەنە سیاسیەکانی دیکە کە بەڕاستی لە ڕووی ئەوەی کە لیژنەیەکیان پێکینا بۆ ریفراندۆم فەشەلیان هێنا لە ڕووی نەخوێندنەوەی سیاسەی دەولی لە ڕوویەوەی ناڵێم کە ریفراندۆمەکە خەڵک هەمووی بە بەڵێ دەنجی داوە. ئەوەش ئەگە خوردی کەیەوە کە دەڵێن لە سەتا 90 ئەوەندە یعنی لە سەتا چەند بەشدار بووە. یعنی ئەگە تەزویرەکانی لێ دەربێنین وەڵاهی یعنی پێمان عەیبە بڵێن لە ناو وڵاتێکدا پاش ئەوەندە ساڵە خەبات و تێکۆشان و قوربانی و شەهیددان میلەتێک ئامادە نەبێت لە سەتا 50 بڕواتە سەر سندوقەکانی دەنگدان بۆ سەربەخۆی وڵاتەکەی. ئەوە قسەی زۆری دوێناسمە سەرەوەی. لەبەرەوە خوازیارم هەم پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجەی یەکەم و یەکێتی نیشتیمانی کوردستان بە دەرەجەی دووەم داوا لە بزوتنەوەی گۆڕان و لە کۆمەڵی ئیسلامی بکەن ئەوان وەفدێکی مفاوز پێک بێنن بچن لەگەڵ بەغدا دانیشن چونکە هەڵوێستی وان جیاواز بۆ لەگەڵ هەڵوێستی ئەوانە و ئەوان بەڕاستی داکۆچیان کردووە کە نەکاتی کاتە و نە زەمینەسازیشی بۆ کراوە. لەبەرەوە قەناعەتم وایە ئێمە ئەگەر فریای خۆمان نەکەوین و لەگەڵ عێراقدا بە گفتوگۆ کێشەکانمان چارەسەر نەکەین هیچ بەدیلێکمان پێ نییە بەرامبەر بە ئیجراعاتی بەغدا. بەڵێ ینی پێشنیازەکە چی بکەن ئەو وەفدەی کە بەڕێز دەڵێت ئەوان پێکی بێن ئەرکەکانی چی بێت ئەو وەفدەی کە کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان پێکی بێنن ئەرکەکانی چی بێت؟ ئەو وەفدە دەستی کراوە بێ لەوەی کە ئایا ریفراندۆم هەڵدەپەسێرێتن بۆی کە بەڕاستی بتوانین ئێمە کار بۆ ئەوە بکەین لەگەڵ حکومەتی عێراقی ئەو مافانەی کە خەڵکی هەرێمی کوردستان مافەکانیان پێشێل کراون مافەکانیان نەدراون و مافەکانیان بۆ بجێردرێتەوە ئەو جا تەطبیعێک بکرێتن لە نێوان ئێمە و لە نێوان حکومەتی مەرکەزیدا و مەسەلەی ریفراندۆمیش ئێمە پێویستا کە هەندێک گەورەی بکەین هەموو خەڵک لەگەڵ سەربەخۆی هەرێمی کوردستاندایە و هەر کاتێکی ئێمە توانیمان لە ناو هەرێمی کوردستاندا دەوڵەتێک دروستکەین لە ناو هەرێمی کوردستاندا یەکڕیزی دروستکەین و هەمومان پێکەوە بگەین ئەو قەناعەتەی کە لە ڕووی ئابووریەوە پێویستمان بە دەوروبەری خۆمان نییە لە ڕووی ئابووریەوە گەندەڵکاران وەلانین و خەڵکێکی دەستپاک لەوێن دەرێدا بنین خزمەتگوزاریەکان بۆ خەڵکی خۆمان دەستەبەر بکەین و لەگەڵ حکومەتی عێراقی دەتوانین ئەو کاتەی مفاوەزات بکەین بۆ بوون بە دەوڵەت ئەو کاتەی کە ئیعلانی دەوڵەتیشمان کرد قەناعەتم وایە دەبێتە ئەمری واقع و بە گفتوگۆ بێتن لەگەڵ وڵاتانی دراسە و لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئەو وڵاتە زلهێزانەدا. بەڵێ سوپاس دەکەم کاکتور ناوبڕێکمان دوای ناوبڕکە دەگەڕێن وڵای بەڕێزت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێن وڵاتان لەگەڵمان بمێنە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. سنتەری گوڵهنگ بۆ جادەرمانی سروشتی بۆ لە شولارێکی ڕێک و تەندروست هەڵدەستێت بە دابینکردنی کۆمەڵێت چای جادەرمان لەوانە چاینانە بەسوودە بۆ ڕیخۆڵە و گەدە و نەهێشتنی غازات مێشک و سووری خوێن چالاک دەکات لە دڵتێک هەڵچوون دەتپارێزێت بە تایبەت بۆ ئافرەتانی دووجان چای زەنجەفیل و لیمۆ هەنجوین بەرگری لەش بەهێز دەکات و بەسوودە بۆ هەڵامان شەشی لەشکەم دەکات و لاشت پاک دەکاتەوە لە مادەی ژەهراوی بەسوودە بۆ ئەوکردنی قورگ و فرێدانی بەڵغەم چای سەوزە جینگۆ کۆلسترۆل دادەبەزێنێ بەسوودە بۆ دابەزانی پەستانی خوێن و ڕێگرە لە زەهایمان چای جیسینگ بە چای دژە پیری ناسراوە توانای سێکسیت بەهێز دەکات و چالاک بەشی جگەر و دڵ و مێشک و گورچی لەیە چای گوڵە حاجیلە دژی هەوکردن و گرژبوونی ماسوولکەیە تادا دەبەزێنێت و ئازار کەم دەکاتەوە هەروەها بەسوودە بۆ ئازاری سووری ماگانە. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاوتۆرەگە بگەرم و لای بەڕێز سەبارەت بە ئەوەی کە کورد ئێستا لە بەردەم چەند بژاردەیەکدا ئەوەی کە لەگەڵ بۆ توێژ لەگەڵ بەغداد ئەوەی کە ئەنجامی ڕفراندۆمەکە هەڵپەسێت کەمە خراپە یاخود گفتوگۆش نەکار خراپەی لە چارەسەر چییە ئێستا بۆ ئەم دۆخە؟ وەڵا ڕێز سڵام بۆ کاک مەڕوانی شەیە من پێم وایە یعنی باشترین هەنگاو ئێستا کە بنرێ ئەوەیە کەوا لەیەکی 11 هەڵبژاردننی لە کوردستان بکرێ بۆی کەوا پەرلەمانێکی تازە حکوومەتێکی تازە ئەو وەختە پەرلەمان و حکوومەتەوەی دروستکرا ئەوان هەندێک هەنگاو بنێن ئەوەیەکیان دەنا من پێم وایە هەر بسن دو حیزب سێ حیزبیژەکە بێت و لەگەڵ بەغدا مفاوەزەکەن ئەوان بۆ وایانە کە کورد لەتکەن بیکەن بە دوولەتەوە کورد هەر بۆ خۆی لەت نەبوو بەڵێ بەداخەوە یان ئێستا بۆ ئێستا بەغداوە دەنگی زاڵە لەبەرەوەی ناو ماڵی کوڕێک نییە هەمومان یەک ڕێزیمان نییە هەمومان لەسەر بیرۆکەیەکی بۆ کوردستانەوەی دەنا هەموو کورد ئاواتی هەموو کوردەوەی کاوا دەوڵەتێکی کوردی دروست بێت وانێ ڕێفراندۆمێکی پاک بکرێ هەموو لایەنەکان لەسەر ڕێفراندۆم کۆک بن و ڕازی بن و هەروە لەسەر کاتی کردنەکەشی نەک بڵێن لایەنێک دوولایەن بێن ڕێفراندۆم کەن و جوێنە دەنە لایەنە سەرەکیەکانی بەڵام ئاراستەکە بم شوەیە کە هەڵبژاردن بۆ منە نەکرێ و ماڕاستی هەیە بەهێزە ماڕاستەیەکە خۆی ئێستا بڵێن لە چارەسەرێک دەبینی کە دەڵێ دوایە ماوانە گفتوگۆ بکەن لەگەڵ بەغداد خۆی من پێم وایە کە باشترین بۆی کەوا لەو ئەزمە ئێستا دەرچین ئەوەیە کە هەڵبژاردن لە یەکی 11 بکرێت کە یەکی 11 کرا پەرلەمانێکی تازە حکوومەتێکی تازە سەرۆکی هەرێمێکی تازە ئەو وەختی لەوانەیە بتوانین وەزەکە بۆڕێ لەگەڵ خۆیان لەگەڵ بەغداش بێت من پێم وایە یعنی کە هەڵبژاردن بکرێ ئەگەر لایەنەکان هەڵبژاردنێکی پاک و بێگرد و بەبێ فرۆفێڵ و تەزویر بکرێت
ئەو وەختە ئەو پەرلەمان نوێنەری هەموو خەڵکی کوردستان دەبێت ئەو پەرلەمان دەنگ بۆ حکومەتەدا من پێم وایە خەڵک زیاتر متمانەی پێ دەبێت ئەو دەکاتەوە چیلی خۆی کەوا لەگەڵ بەغدا بەڵام ساڵە ئەوارەسی نەبوو کە باغ بە پەرلەمان بدرێ و پەرلەمان بەداخەوەکەنگاوینرا و پەکرا دواتر بە شێوەیەکی سیر کارا کرایەوە پێ دوای لە داهاتوودا پەرلەمان بتوانێت ئەم ڕۆڵە ببینێ بە تایبەتی بۆم قەزی گەورەی کێستە لەنێوان کورد و لە نێوان هەرێم و بەغداد هەیە لە هەر وڵاتێکدا پەرلەمان دەستکراوە و سەروەر نەبێ وەک وەزعی کوردستانی لێدێ ئێستا کە تەماشاکەی تۆ لە بەغدا پەرلەمان 13 قەراری دەرکرد و دای بە ڕێزوزرا بووی کەوا جێبەجێیکە ئێستا تەماشاکە ڕێزوزرا لەگەڵ مەجلیسی ئەمنی وەتەنی کۆبەوە لەگەڵ لایەنەکە وەزیرەکان کۆبێتەوە بۆی کەوا چی بێ بڕیارەکانی پەرلەمان جێبەجێکە ئێستا لە بڵێن لە پەرلەمانی عێراق وەزیرێ بانگ دەکەی وەزیرەکە لە پەرلەمانتار زۆر ئەوە یعنی زۆر احترامی دەگرێ و دەشێ بۆ ناو پەرلەمان و لێشی دەپرسنەوە بەڵام تەماشاکەین لە کوردستان سەرۆکی ئەنجومەنی دەڵێ مەسن بۆ پەرلەمان جوابی پەرلەمانتارەکان بەدەنەوە لەکوێ ینی ئەوەیە مەسەلەکە ینی لێرە پەرلەمان خەڵک دەنجی بۆ داوە ئەو نوێنەری خەڵکی کوردستانە دەبێت ڕێز لەو بگیرێ ڕێز لە بڕیارەکانی بگیرێ ئەوەیە مەسەلە باشە بەڵام بۆ مەسلەی ڕوبەڕووبوونەوەی بوونەوە ئەو مەتیسیانی کە لەسەر هەرێم هەیە بۆ نمونە پێشتر بەرپرسان هەرێم باسەوەکە کە بڕیارەکانی بۆ نمونە پەرلەمان حکوومەتی عێراق ناگاتە کوردستان ئێستا کۆمەڵێک بریار لە هەرێم بۆ فڕۆکەخانەکان چۆتە جێبەجێکردنەوە بواری جێبەجێ پێ دوایە عێراق دەسەڵاتیەت هەنگاوی تر بنرێ دژی هەرێمیشی پلانێکیە بۆ ڕوبەڕووبوونەوەیمە وازام هەرێم پلانی نییە بەداخەوە ئێمە حکوومەتمانەیە 26 ساڵە چەندە حکوومەتمانە یەک پلانی نەبووە کە تەماشاکەی هەموو کەرتەکان ئێستا بڵین ئیداردانە داراییە هەچی هەیە هەچی تەماشاکە ینی وەزارەتەکان هەچی تەماشاکەی هەمووی پڕە لە گەندەڵی ینی کوردستان نەکراوە بە سیستەمێکی ئەوە سیستەمێکی ڕێکوپێک بێ سیستەمێک بێ ینی یاسا سەروەر بێ هەمووی بە یاسا بڕوە پەیکەری یاسایی هەبێ بەداخەوە ئەوە نەکراوە ئێستا بڵین ئەمڕۆ وەزیری وزەی تورکیا دەڵێ ئێمە لەگەڵ بەغدا چ بڵێ وا دەکەین هەتاوتی 3 کێڵگەی غاسەیە لە عێراق کێڵگەی سیبە و مەنسوور و عکازە مەنسووریە پێ دەڵێن ئەوە دەڵێ ئەو کێڵگە غازەمەوە کردو لەگەڵ عێراق ڕێکەوتوین ئەڵێ عێراق چیم لێ بڵێ وا دەکەم وابێ دوو ڕۆژی کە بڵێن لەوانەیە بڵێن حکوومەتی عێراق لەگەڵ تورکیا ڕێکەونەوە وەختی نێڵن نەوتەکەشمان بڕوە یا بێڵن نەوتەکە بڕوە بەڵام پارەی نەوتەکە بدەن بە بیدەن بە بەغدانی دەن بە هەرێمی کوردستان هەروە سنوورەکان ئێستا کە تەماشاکەین ئەوە ئێرانە ئەوە تورکیایە وڵاتە دەتوان کەوا سنوورەکانمان لێداخن بەداخەوە وەکو گوتم لە زاسەتدا تۆ دەبێ حساب بۆ ئەگەر هەرە خراپەکانکەی ئەو ڕفرەندۆم کە شتێکی دیراسە نەکراوە بۆوەیە کێسە بۆنم هەرێم ئەو دەسەڵاتانی کردیان بەغدا پێی درراوە دوای ئەمەلەی وەربگیرێتەوە من پێم وایە ڕفراندۆمەکە بۆ هەندێک مەبەستی سیاسی بوو یەکەم بۆ مزادەی سیاسی بوو دووەم بۆ پەردەپۆشکردنی هەندێک ئەو کێشانێکەوە ئەو قەیرانەی کەوا لە هەرێمە وەکو بڵین قەیرانی پەرلەمان پەچیخرا بەڵام تەنها بۆ ڕیفراندۆم ئەویان کردەوە یا بڵین قەیرانی کەمانە لە کوردستان گەندەڵی هەیە خەڵک وەزعی باش نییە یاسا سەروەر نییە من پێم وایە هەروە یاسا سەرۆکاتی هەرێم فەرمەوە بڵێن سەرۆکی هەرێم چەند ئەوەی کردیانی بە ناشەرعی سەرۆکی هەرێمە هەروە کاک مەڕوان باسی شتێکی کرد باسی ئەوەی کرد موبایل وشتی وا شەریکاتی موبایل خۆی سێ شەریکەیە لە عێراقدا ئەوەی ڕسمی بێ شەریکەی ئاسیایە و کۆڕەکە و شەریکەی زەینە ئەو سێ شەریکەیە لە ساڵی 2007 گرێبەستیان لەگەڵ عێراق کردووە گرێبەستەکە هەریکێکیان بای 1250 ملیۆن دۆلارە باج بدەن تامان دەبێ بیدەنە عێراق و دەبێ ئەوانیش ئەو بێ لەژێر کۆنتترۆلی عێراقدا بن بەڵام کە تەماشاکە هێندێکیان لەو کۆمپانیانە وەکو بڵێن کۆڕێک وا بزانم لە ساڵی 2012 بوو ئێمە لیژنێت بووین بۆ تحقیق بۆ ئەوەی بزانین لێ کۆڵینەوە لە ئەو شەریکانە چەندیان لەسرە کۆڕێک لە هەمویان زیاتر پارەی لەسەر بووکەنەیدا بوو بە عێراق دەبێ بیدا بە گوێرەی ئەو گرێبەستەیەکەوە کردویانە سپاس دەکەم کاتتواتەگەم لای بەڕست مامۆستاگەر بگەڕێم و لای بەڕێزت پێشتر بەڕێزت باست لەوەکەت پێویستە ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم کە ئێستا ناوکەی خۆیان گۆڕی و بۆ سەرکردایەتی سیاسی کوردستان عێراق دەست لە کار بکێشنەوە بۆچی دەست لە کار بکێشنەوە پێتان وایە لە چی داوانە فەشەلیان هێناوە خۆی ئەوانە نوێنەرایەتی هەرێمی کوردستان ناکەن باکو بڵێ هەموو پێکاتەکانی چکە واقعێکە بۆ چونکە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی خاوەنی 30 کورسین لە پەرلەمانی کوردستان
زۆرینەی تورکمانەکان لە پەرلەمانی کوردستان کە حیزبێکی نوێنەرایەتی تورکمان و وابەستەی حیزبێکی دەسەڵاتدار نین لەگەڵ ئەو وەزعدانین بێزگە لە خەڵکێکی دیکە کە خەڵکێکی مەسەلەن جەماوەر و تاکو ئێستانەکە نوێنەرایەتیان نییە دژی ئەو وەزعان کە دروست کراوە لە هەرێمی کوردستان لەبەرەوە کورد من کاک دکتۆر لەگەڵی هاوڕان دەبێت نێوماڵی کورد ئێمە یەک خەینەوە بەڵام بمانەوێ نەمانەوێت کورد پارچە پارچەیە و هەموو دنیاش دەزانیتن کە کورد ئەو پارچە پارچەی و پەرتەوازەیە وای لێ کردووە کە قورسایی نەبێتن بۆ بڕیارەکانی و خەڵک بە چاوێکی کو بڵێ قورسەوە تەماشەی هەڵوێست و بڕیارەکانی نەکاتن لەبەرەوە دەڵێم کاتێک کە ئەو سەرکردایەتی کە دروستیان کردووە فەرمو چێ ئەو سەرکردایەتیە وەرە حیسابیان کە ئەوانەی کە ئەقەلیاتن وەکو بڵێ نوێنەری تورکمان و مەسیحی نوێنەری چێوچە و پارتین ئەوانە کاک سەر بە پارتی دموکراتی کوردستانن و پارتی دموکراتی کوردستان بە دەنجی زێرەفانی ئەوان هێناوینی بۆ پەرلەمانی کوردستان یعنی ئەمڕۆ کە خەڵک نەفەری وایە نوێنەرایەتی دەکەس ناکاتن دەکەس بە قسەی ناکاتن یعنی لە هەڕەمی سەرکردایەتی شەو ئەندامی سەرکردایەتی بە ناوی ئەندامی سەرکردایەتی ئەمڕۆ بینیم برادێک لەوانەیە ناوی نووسرا بوو لەبەرەوە دەڵێم کاتێک کە ئێمە معقول نیە تۆ سەرکردایەتیەکی سیاسی دروست دەکەی نەیدابنیشی لەگەڵ ئەو لایەنە سەرەکیانەی کە لە هەرێمی کوردستان خەڵکیان لەگەڵەوە زۆرینەی خەڵک دەنجی پێداون و زۆرینەی کورسەکانیان بەدەستن لە هەرێمی کوردستان ڕێیان هەبێتن حتا لەناو یەکێتی نیشتیمانی کوردستانیشدا هەموو ئەو ئەندامانی مەکتەبی سیاسی و بڕیار بەدەستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئاگیان لەو بڕیارە نەبووە یعنی ناکرێتن ئەمڕۆ کە حیزبێک ببێتە کوێخە بڕیار بداتن ئەوە لیژنەی ریفراندۆم دروست کاوجا و هەڵوەشێنی تۆجا ناوی بنێ ئەنجومەنی سیاسی لەبەرەوە دەڵێن دەبێت دەستەکارچێنن چونکە بەڕاستی هەموو هەنگاوەکانیان بە هەڵا ئاویشتووە و زەرەریشیان بە خەڵکی هەرێمی کوردستان گەیاندووە بەڵێ کێ دەیەوێت بێتە کوێخە ئێستا بۆتە کوێخە بە چوونیەوە وڵای جاخۆ دیارە ینی پێویست بە دەڵێ کەمانگ دیار بوو حەوزەی ئەنگوستنەیسان پەنجەی بۆ درێژکاتن ئەوە دیارە کە مەسەلەن چێ تەحەکوم بە هەرێمی کوردستان دەکات و ڕسمی سیاسەتەکەی دەکات و هەموو خەڵک بێمنەت دەکاتن خۆمان دەزانین بەڵام ئەو جۆرە سیاسەتکردنە زەرەری لێ دەکەین هەمومان زەرەری لێ دەکەین دەبێت بڕیاردەری بۆ خەڵکی هەرێمی کوردستان هەموو ئەو لایەنە سیاسیانە بن کە خەڵکی هەرێمی کوردستان متمانەی پێداون جا هەر یەکەی بە قورسایەتی و بە سوقلی خۆی دەبێ ڕێی هەبێ و دەنجی هەبێ و لە مەیدان بێتن و ئەوەش بە چ دەکرێتن ئەوەش بە ئاشتەواییەکی نێوخۆیی دەکرێتن کە ئاشتەواییەکی نێوخۆیی کرا ئەوجا ئێمە دابنیشیم بزانین داخۆ ئایا ئێمە ئەو سەرکردایەتی سیاسیمان پێویستە لە کاتێک کە پەرلەمانمان هەیە لە کاتێک کە حکومەتمان هەیە لە کاتێک کە سەرۆکایەتی هەرێممان هەیە ئەوەمان بۆچییە ئەوە بەدیلی سەرۆکایەتی هەرێمە بەدیلی حکومەتی هەرێمە بەدیلی پەرلەمانی کوردستانە خەڵکانێکی شیلێن کە جورئەت ناکەن کە دەنجی خۆیان هەڵبڕن جورئەت ناکەن کە هەڵوێست دەربڕن جورئەت ناکەن کە بڵێن نەخێر بەڵێ زۆر باشە بەڵام هەنگاوەکانی دوای ریفراندۆم دەسەڵاتداران ینی بەو ئاراستەیە کە بۆ نمونە بنەماکانی دەوڵەت دروست بکرێ بۆ نمونەوەی کە پەرلەمان کارەکانی خۆی جێبەجێ بکات هەنگاوی تر بنرێ بۆ نمونە ئەم ئەنجومەنە سەرکردایەتیە کە دروست کراوە هەنگاوەکانیان بەوەنی کە پایەکانی دەوڵەت پتەوتر بکرێت والله من عزیزەکەی خۆم با سەریحم لەگەڵتان یعنی هەنگاو شتوانە لە گۆڕێدانە ئەزانی وەکوتم دێتە پێشچاو یعنی کاتێک هەنگاو دەدێت کە دوو لاعیب دوو یاریزان پێکەوە یاری بکەن هەردووچیان کارکیان لەبەردەست بێتن یعنی بۆ نمونە کاتێک کە دوو یاریزان گەمەی شەترەنج دەکاتن ئەو چۆن جوندەکانی خۆی دەجوولێنیتن کاراکتەرەکانی خۆی دەجوولێنیتنەوەیش مقابلەکەشی بە هەمان شێوە بەس ئێستا مناوام دێتە بەرچاو ئێستانە کە دوو لاعیبی ملاکەمە دێتە بەرچاوم لە حەلەبە یاری دەکەن یەکیان دەستی بەخۆدا بەرداوەتەوە یەکیان بەس بە لەکەمات و بە بۆکس کەوتۆتە سەر و جێلاچی یعنی ئێمە بەداخەوە دەڵێم یعنی واقعەکە وایە ناشم ئێوە چ کاورێک گوتی ڕەشبین نیم
کە ڕەشبین نیم مەجای ئەوەی هەیە کە بەڕاستی ئێمە چارەسەری ئەو وەزعانە بکەین. چارەسەرەکەش یعنی هیچ شک و گومانی تێدا نیە، چونکە تا ئێستانەکە وڵاتێک نهاتۆ بڵێ من پشتگیری لە ریفراندۆمی هەرێمی کوردستان دەکەم. جا وەکو خومەینی کاتێک کە خومەینی بڕیاریدا سوڵح لەگەڵ عێراق نەکاتن، ئاخیرەکەی کە ناچار بوو سوڵح بکات گوتیۆ جامە شەهرەکەم خواردەوە، دەبێ ئەو دەسەڵاتدارانەی هەرێمی کوردستان جامە شەهرەکە بخۆنەوە. دەبێ بڵێن کاکێمە و ریفراندۆمە هەڵدەپەسێرین، جاچی لێ دەکەین، بەتانی بەسەردا دەدەین، وازی لێ دێنین بگەڕێنەوە سەر مربعی یەکەم لە بەغدا بکەونە مفاوزات لەگەڵ حکومەتی عێراقی بۆ ئەوەی کە جارێ جا تەماشەکە چەند بەدواکەوتوین، چەند مانگی پێدەچێتن تاوازە کۆکو خۆی لێ دێتەوە. جارێ دەبێ مفاوزات بکەیت باوەندەی تەواو بکەم، مفاوزات بکەیت تا مەتارەکان وچی خۆیان لێ دێتەوە، مفاوزات بکەیت تاوەکو یعنی پارەی دەنێریتەوە، یعنی پێویستی بە چەند مانجێک دەکات تاوەکو پێش ریفراندۆمی لێ دەکەوە. ئەو جا دەبێ چەند مانجی دیکە لەگەڵی خەریک بی تا ئەو حەقانێکە لەکەن حکومەتی عێراقینە لێیان وەربگریەوە و خەڵکی هەرێمی کوردستانی پێ دڵخۆش بکەیت. زۆر بە کورتی سەبارەت بە ناوخۆی هەرێم، ینی دوای ریفراندۆمەکە زۆر بە کورتی بێ هیچ هەنگاوێکەیە بۆ ڕێخستنەوەی ناو ماڵی کوردی یاخود بە پێچەوانە هەنگاوەیە بۆ لێکترازان بە کورتی بێ سوپاس دەکەم. تا ئێستانەکە هیچ شتێک نابینەمە من، بەڵام منداکۆچی لەوەی دەکەم و دەبێ ناو ماڵی کوردی ڕێک بخرێتەوە و دەبێ بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان بەو ڕۆڵە هەستێتن، چونکە پارتی دیموکراتی کوردستان ئەمن لەبەرەوە دەڵێن پارتی دیموکراتی کوردستان دەتوانێت شتەکان تێکدا و دەتوانێت چاچی کاتەوە، یعنی سەردانی لایەنە سیاسیەکان بکاتن، نێوماڵی کوردیەک بخاتەوە. ئەو کاتەی لەگەڵ سەرۆکی ئەو حیزبانەی کە خاوەن پێگە و خاوەن خەڵک و جەماوەرن پێکۆ دابنیشن بڕیاری کۆتایی بدەن، نەک ئەوانەی کە هیچیان بەدەست نیە و کۆیان بکاتەوە و بڕیار لە بۆ خەڵکی خاوەن پێگە بدەن لە هەرێمی کوردستان. سپاس دەکەم. کاوتۆر کاتمە کەم ماوە سەبارەت بەوەی کە ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی عێراق باز لەوە کراوە کە دەبێت دەسەڵاتە فیدراڵیەکان بگەڕێنەوە بۆ دەسەڵات فیدراڵی بەسەرهێمدا بسەپێنرێت. هەنی بۆ نمونە دەسەڵاتە چیم کە بەغداد دەیەوێت بەسەر هەرێمیدا بسەپێنێت. خۆی مادەی سەودی دەستوری عێراقی ئەوە دەسەڵاتە فیدراڵیەکان مەسەد پاراستنی سنوورە یا بڵێن دانانی بودجەیە، سیاسەتی گومریگە، سیاسەتی دەرەوەیە، سیاسەتی ئاوە، ئەوەی دەرەوەی ئەقلیمە، تقریبا مجموعە سیاسەتێکەوە عایدی وایە ئەوە مادەی سەودەیە. مادەی سەود چواردە هێندێک دەسەڵاتەیە مشتەرەکە، وەکو بڵێن تەوزیعکردنی ئاو لە ناو عێراقدا ئەوە مشتەرەکە، وەکو بڵێن نەوت و غاز مشتەرەکە، ئاسار مشتەرەکە، ئەوانەیە. بەڵام بابێمەوە سەر قسەکەی کاک مەڕوان باسی ئەوەی کرد سەرکردایەتی سیاسی کورد. ئەو سەرکردایەتە سیاسە ئەوانە نوێنەری حیزبەکان، نوێنەری خەڵکی کوردستان نین، ینی بۆشیان نێ. دووەم ئێمە لە ساڵی 1991 دوای ڕاپەڕین بەرەی کوردستانیە بوو، بەرەی کوردستانی بوو لە بەریکەوە حکومەت و پەرلەمانە بوو. یعنی تۆ ئێستا کە حکومەت و پەرلەمانتەیە تۆ دەگەڕێەوە بۆ دواوە، یان دەگەڕێەوە بە ساڵی 1991. دووەم لە تەجروبەی چکە لە عێراق، لە عێراق لە ساڵی 1970 حیزبی بەعسەوەی تور جەبهەی تەقەدمی وەتانی تەقەدمی دروست کرد، دوای حیزبی شوێنە ناو جەبهەکە و ئەوە بووکەوە خۆی کردە حیزبی قائید. من پێم وایە لەوانەیە بڵێن پارتی دیموکراتی کوردستانی ژیانی ئەو سیاسەتەی هەبێت بەداخەوە دەبوو کە لیژنەی ریفراندۆم حل بوو، یعنی ئەو جا بڵێن دەسەڵات ینی سەروەری بدەنەوە پەرلەمان و پەرلەمان بڕیاردا کاوە هەنگاوەکان چی بێ، چونکە ئەوان نوێنەری خەڵکن خەڵک دەنجی داونی، ینی ئەوان نوێنەری ڕاستەقینەی خەڵکن، نەک بڵێن کۆمەڵی خەڵک کۆکەنەوە و بیکەن بە سەرکردایەتی سیاسی کرد. ئێستا ئەوە هیچ شریعەتێکیش نییە، چونکە نە قانون نە یاسای هەیە نە پەرلەمان دەنجی بۆ داوە، وانێن شریعەتێکی هیچی نییە کەوە دروست کراوە. هەروە شتێکی کەش ماوە بۆ کاندیدی سەرۆکی هەرێمیش بەداخەوە، یعنی لە کوردستان فەوزا هەیە. ئێستا مادەی حوتی یاسای سەرۆکایەتی هەرێم دەڵێت دەبێت کاندیدی سەرۆکی هەرێم مانجێک پێش هەڵبژاردنەکە ئەوە تەقدیم کات، ینی ئەوراقەکانی تەقدیم کات. خۆی یەکی یانزەیە دەبوو یەکی دەبێت، بەڵام کۆمیسیۆن مدەکەی درێژ کردەوە لە یاسای کۆمیسیۆن، زانام یاسای کۆمیسیۆنی باڵەبژاردنەکانی کوردستان و ڕەفراندۆم مادەبی ساتووە دەڵێ هیچ یاسایە کاری پێ ناکرێ کە پێچەوانەی یاسای ریفراندۆم بێ، یعنی وا بێ یاسای ریفراندۆم زاڵترە بەسەرسی بەسەر هەرێمدا. بەڵام ئێستا تەماشاکەین کە کۆمیسیۆن بۆ خۆیان هەڵبژاردن یاسای سەرۆکایەتی، یاسای ئەوە یاسای سەرۆکایەتی هەرێممانەیە لەگەڵی کۆمیسیۆن، یاسای کۆمیسیۆن
ئەوەی ینی ئەو یاسای باڵاترە لە یاسایرە چکە کە یاسای کۆمیسیۆنی باڵای هەڵبژانەکان ئەوان مەوعیدەکان درێژ کردوێتەوە ئەو وای داناوە کە تا 3 مانگ درێژی کردێتەوە ئێستا فەرمووی کێشان دروست کردووە بۆ کاندیدی گۆڕان زۆر بە کوردی سەبارەت بگەڕانەوە هەندێک پەرلەمانتارە کوردەکان پێێتەوە شتێکی باشە بگەڕنەوە بە دەتوان هیچ بکەن لەوێ وەڵی من پێم وایە کورت هەموو یەک بێ باشە قەیناکە بستنە بەغدا لە بەغدا لە پەرڵەم بەڵام نەستنە دانیشتەکان تاکو بتوان بڵێن لێ بمێنەوە دیفاع لە مافەڕاوەکانی کوردکەن بۆ چکە تا ئێستا من لە عێراق جابووینەوە نەفەرموو ئەو سەرکردایەتەکەی دروستەکە نووسراوە داش عێراق هیچ باسی سەر بەخۆی چیم بۆ دەکەی ینی پەرلەمانتارە کوردەکان لە بەغدا بن بەشەرنێ لە نەپستن ناو پەرلەمان بەشدار بن وا بکەن کە بتوانن ینی مافە دەستوریەکانی کورد لە بەغدا نێڵن چیکە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەیازید حەسەن دایم پێش پەرلەمان عێراق کەستۆی سەرەکی لەگەڵمان بوویت هەروەها بۆ سپاس بۆ بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاوی سەرۆک فراکسیۆنی کۆمەڵگەی پەرلەمانی کوردستان کە لە سۆرانەوە لەگەڵمان بوویت سپاس بۆ بینێرانەوە سپاس بۆ هاوکارانم واتان لەگەڵ